شەرتی چوارەم کە لا ئیلاهە ئیلەڵڵا بەتاڵەکاتەوە ئەگەر جێبەجێ نەکەی. هەچ کەسێ پێی وابوو بەرنامەیەک ڕێگەیەک غەیری ڕێگەی محەممەد باشترە لە ڕێگاکەی محەممەد، هەچ سونەتێک باشترە، هەج ڕێبازێ باشترە لە ڕێبازەکەی محەممەد، خوا پەنامان بە. هەچ کەس پێی وابێت شەریعەت و ڕێسا و ڕێچکەیەکی کە باشترە لە دینی محەممەد، پێی کافرە بێت. خوای گەورە فەرمێ ئەلیەومە ئەکمەلت لەکم دینەکم، ئەمڕۆ دینم بۆ کامڵ کردووی نقصانی تیان نییە. نەچی شوێن عەقڵی زەلامێکەکەی بە عەقڵی خۆی هەنگشتی تازە بۆ دابێنێ لە دینی خوایە. شوێن دینەکەی محەممەدکەوە نە زیایکە نە کەمیکە. دینی خوا بە کامڵی هاتۆتە خوارەوە، زیا و کەمی نییە ئیتر. لە شتی دنیایە بڕۆ چی داهێنی مشکیلە نییە، سیارە دروستەکەی، تەیارە، فارۆق، حەزەکەی فارۆق دروستکە، مەجەڕاتەکانی پێ بگەڕێ، مشکیلەمان نییە. بەس دین نە. دین کامڵ بوو، تەواو بوو، کۆتایی پیاد بۆ نییە حرفێکی لێ زیاکەی بۆشت نییە لێ کەم بکەیت. خوای گەورەش لە قورئانە فەرمێت ئەعوذ بالله من الشیطان الرجیم فلا وربك لا يؤمنون، ئەڵێ نە بە خواکەی تۆ نە بە پەروەردگاری تۆ محەممەد ئیمانیان نییە ئەوانە. چێ؟ حتى يحكموك فيما شجر بينهم، هەتاکو تۆ نەکەن بە حاکم لە هەچ مەسەلەیەکە کە خلافیان تێکەوت ئەبێ لەسەر شەریعەتەکەی تۆ ڕێبازەکەی تۆ حکم کەن. حتى يحكموك فيما شجر بينهم ثم لا يجدوا في أنفسهم حرجا مما قضيت ويسلموا تسليما. ئەبێ ڕازی بن بە حکمەکەی تۆش، ئەبێ ڕازی بن بە حکمی تۆ، دڵیشان پێی خۆش بۆ دڵیان ئاو بخواتەوە، نەک بە قین و بە بوغزەوە ناچار بن ملکەچ بکەن بە حکمەکەی تۆ. ئەگینا ئیمانیان نییە. خوا سوێن بە خۆی خوات، ئەمە زۆر کەمە لە قورئانە خوا سوێن بە خۆی بخوا. ئەڵێ نە بە خواکەی تۆ محەممەد، ئەوانەی کە بە ڕازی نین بە حکمی تۆ، بە شەریعەتی تۆ، بە حاکمڕانێتی تۆ، ئیمانیان نییە. نەک ئەبێ هەر ڕازی بن بەڵکو بێ دڵیشان بە حکمەکەی تۆ خۆش بێ و بە ڕێسا و سونەتەکەی تۆ خۆش بێ، اینجا ئیمانیان هەیە. ئەبێ ڕازی بی بە بەرنامەکەی محەممەد سەڵات و سەلامی خوای لەسەر بێ، نابێ بچی تێکەڵ بە بەرنامەی تریکەی، نابێ بەرنامەی کە لە بەرنامەکەی محەممەد و لە قورئانەکە و قورئانەکەی خوا سونەتەکەی محەممەد صلی الله علیه وسلم بە باشتر بزانی. هەچ کەس بە باشتی بزانێت بێ ئیمانە بێت.